سەبارەت بە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی ئەم چەند ڕۆژە خوێندنەوە و شرۆڤەی جیاوازی بۆ کرا، باسی لە هەندێک لە هۆکارەکان کرا. ئێستا حکوومەتی عێراق بە هاوکاری بانکی ناوەندی خەریکی چارەسەرکردنی ئەو کێشەیەن. میوانێکمان لەگەڵ دەبێت بەڕێز جیهانگیر گوڵپی، شارەزای ئابووری و دارایی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان دەبن. گفتوگویەوە باسی لەگەڵ دەکەین بزین تێڕوانینی ئەوان وەکو شارەزایەکی ئابووری چییە بۆ ئەم پرسە. بەڕێز جیهانگیر، شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان بۆ خۆتەزانی چەند ڕۆژێکە خوێندنەوەی جیاواز بۆ هۆکارەکانی پشت بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی دەکرێت. بەڵام با بزانم بە خوێندنەوەی بەڕێستان هۆکارە سەرەکیەکان چین؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو لە بینەرانی خۆشەویست. تەبان وەکو هەمومان ئەزانین هەم لە گاگادارین ماوەیەکە نزیکەی مانگێک زیاترە دیناری عێراقی، نرخی دیناری عێراقی ڕوبەڕووی دابەزینێکی تا ڕادەیەک زۆر بۆتەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. ئەم دابەزینە لە سەرەتای مانگی 11ەوە دەستی پێکردووە وردە و نزیکەی 15 تا 20 ڕۆژە ڕێژەکەی زۆر بووە. ئەگەر ئێمە بە دوای هۆکارەکە بگەڕێن وە بزانم ئەم ماوەیە هەموو لایەک و لە هەموو میدیاکانەوە زۆربەی شرۆڤەکاران و ئێمەش لە هەندێک کەناڵ و میدیای ترەوە باسی هۆکارەکانیمان کردووە. ئەو هۆکارە دیارانەی کە باز لەوە ئەکەن ئیجراعاتەکانی ئەمریکا، بانکی ناوەندی ئەمریکا و خەزانەی ئەمریکا دەربارەی بلاکلیستکردنی کۆمەڵێک بانکی گەورە کە مشارەکان هەبوو لە پەنجەرەی فرۆشتنی درا و دۆلارەکانیان لە بانکی ناوەندی ئەکڕیەوە بە مەبەستی تەمویلی ئیستراداتی خارجی و ئەو مەبەستانەی کە لە ڕووی یاساییەوە ڕێپێدراو بوون، بەڵام تێبینیان لەسەر بووە. دیارە تێبینیەکە گەیشتۆتە ڕادەیەک کە ئیتر حکوومەتی ئەمریکا نەتوانێت لەوە زیاتر ئارامی بگرێت و ئەوانەی بلاکلیست کردووە. هەر لە پێناوی ئەوەی ئەم پرۆسەیە بەڕێک و پێکتر بڕوا، کۆمەڵێک ئیجراعاتی تری داوا کردووە کە مەفروزە لەسەر بانکی ناوەندی عێراق لەو پرۆسەیە ئەنجامی بدا. ئەویش دروستکردنی ئەو پلاتفۆرمە ئەلکترۆنیەیە کە ڕقابە و تەدقیقێکی زۆر و تەفسیلی تر و لایەنی تری تەدقیقی دێنە ناوەوە. عملیەکە تۆزێک بەتی ئەکاو تاکو ئێستا بانقەکانی مشارێک لەو پرۆسەیە و تەنانەت بانکی ناوەندی خۆشی بە تەواوی ئینسیجامیان لەگەڵ ئەو پرۆسەیە نەکردووە. بانکەکان ناتوانن مامەڵەکانیان وەکو پێویست پێشکەش بکەن بۆ کڕینی دۆلار بە نرخی فەرمی لە لای بانکی ناوەندی. طبعاً ئەمە ئەم هۆکارە دیارانەیە، بەڵام ئەم هۆکارانە دیارانە وایان کردووە کە قەبارەی خستنە ڕووی دراو، خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە بە ڕێژەیەکی زۆر کەم بێ لە چاو جاران. ئەگەر سەرنج بدەین، من حەزەکەم ئێستا مقارنەیە بکەم لە نێوان ئەمڕۆ و 3 ڕۆژی داهاتوو، یعنی ئەم 4 ڕۆژەی کۆتایی ئەم مانگە لەگەڵ سەرەتای مانگی داهاتوو ساڵی داهاتوو، لەگەڵ 4 ڕۆژی ساڵی ڕابردوو هەر لەم کاتەیە و لەگەڵ 4 ڕۆژی 2 مانگ پێشێستا لەم کاتەیە. وەگە بینین لەم 4 ڕۆژەیە بانکی ناوەندی ئەمڕۆ 86 ملیۆن دۆلار، 1,200,000 دۆلاری خستۆتە ڕوو لە پەنجەرەی فرۆشتنی دراوی بیانیەوە. سبەینێ 66 دۆلار دەخاتە ڕوو، 2 سبەی 127 ملیۆن دۆلار، عەفوەن ملیۆن، 3 سبەی 134.5 ڕاستە وردەکەمی کردووە. بەڵام ئەگەر ئەم ژمارانە مقارنە بکەین بە 4 مانگی هەمان ئەم کاتەی ساڵی ڕابردوو، دەبینین لەو 4 ڕۆژەیە بانکی ناوەندی بە بڕی زیاتر لە 200 ڕۆژانە 200 ملیۆن دۆلاری خستۆتە ڕوو. ئەگەر هەر مقارنەی بکەین بە 4 ڕۆژی کۆتایی و سەرەتای 4 ڕۆژی کۆتایی مانگی دا کە 2 مانگ پێشێستایەکە، بە هەمان شێوە ڕۆژانە نزیکەی 200 ئەم جیاوازیە پەیوەندی بە فشارەکانی ئەمریکاوە هەیە. بەڕێز جیهانگیر، بەکۆی ئەم 4 ڕۆژەی کە لەم کۆتایی ئەم مانگە و سەرەتای 2 ڕۆژی سەرەتای ساڵی نوێ دەیخاتە ڕوو، کۆی ئەو 4 ڕۆژە 292 ملیۆن دۆلارە، لە کاتێکە کە 4 ڕۆژی مقابل لە کۆتایی ساڵی ڕابردوو و سەرەتای ساڵی نوێ ئێستاە کە تێیداین 840 ملیۆن دۆلاری خستۆتە ڕوو. لە 4 ڕۆژی کۆتایی مانگی دەیە 800 و نزیکەی 2 ملیۆن دۆلاری خستۆتە ڕوو. سیرەکەین هەر لەم 4 ڕۆژەیە 4 ڕۆژەکانی مقابلی خۆی لە ساڵانی ڕابردوو لە 2 مانگی ڕابردوو نزیکەی 540 ملیۆن دۆلار زیاتر لەو بڕە عەجزیان کەمتری خستۆتە ڕوو. ئەمەش فجوەیەکی زۆری دروست کردووە، کورتێنانی زۆرێکی بەڕێز جیهانگیر گوێت لە دەنگی منە دۆلار
ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە گاپێکی زۆر فەجوەیەکی زۆر لە بازاڕی دراوی عێراقیە لە ڕووی دۆلارەوە دروست بێت سەرڕای ئەوە لە بەرامبەر ئەوەشدا خواست لەسەر دۆلار نەک هەر کەمی نەکردووە بەڵکو بە هەندێک هۆکار خواستەکە زیاتریشی کردووە بۆیە ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە نرخی دۆلار لە بازاڕی موازی نەک لە سعری سەرفی ڕسمی لە بازاڕەکانی عێراقدا باشە بەڕێز جیهانگیر ئەو جیاوازی کە باس کرد لە خستنە بازارەوە لە خستنە بازاری دۆلارەوە ئەمانە پەیوەندی بە فشارەکانی ئەمریکاوە هەبوو یاخود نەخێر ئەو بردنە دەرەوەی پارەیە کە باس دەکرێت لە عێراقەوە بە قاچاق براوەتە دەرەوە هۆکارەکان چی بوو ئەو ئاڵوگۆڕە لە خستنە بازاری دۆلار؟ بەڵێ لە ڕاستیە کورتهێنانی خستنە ڕوو پەیوەندی بەو فشارانەی ئەمریکاوە هەیە بەو پەیوەندی بەو ئیجراعاتانەی ئەمریکاوە هەیە کە دەستی پێکردوون وای کردووە کە بانکی ناوەندی عێراق ئێستا نەتوانێت بڕی پێویست بخاتە ڕوو ئێمە ئەگەر سەرنج بدەین هەموو گۆڕانەکە هەموو نائستقراریەکان هەموو ناسەقامگیریەکانی نرخی دۆلار لە بازاڕەکانی عێراقدا لە ساڵانی ڕابردوودا بە هۆکارێکی تر بوون بۆ نمونە گۆڕانی نرخی ڕسمی لە کۆتایی ساڵی 2020 و سەرەتای ساڵی 2021 ئەمە بە قەرارێکی ڕسمی بە تعدیلی سعری سەرفی پێوترێ ئاسان ناسەقامگیری پێ ناوترێت کە نرخی دۆلارەکە لە 1970 کرا بە 1450 ینی لە نزیکەی 1200 کرا بە نزیکەی 120,000ەوە کرا بە 145,000 ئەمە گۆڕانێکی ڕسمی بوو کێشەیەک خەلەلێک لە بازاڕەکەیان نەبوو بەهۆی کۆمەڵێک وەزعی اقتصادی و مالیەوە وەکو چارەسەرێک دانرا دوای ئەوە و پێش ئەوە و تاکو ئێستاش ناوبەناو نائستقرار لە سعری سەرف ئەگەر یارمەتیم بدەی سعری نرخی ئاڵوێری دۆلار بەرامبەر دینار دروست بووە ئەمانە هۆکارەکەیان خستنە ڕووی دۆلار نەبوو لەلایەن بانکی ناوەندیەوە بەڵکو کۆمەڵێک هۆکاری سیاسی بوون بانکەژی سیاسیەکان کۆمەڵێک شت بوون کە هۆکارەکان حەقیقی نەبوون هەر بۆیە فشارەکان سیاسیە نەک ئابووری بەڕێز جیهانگیر گۆڕانێکی ڕێژەیی و کاتیان دروست کردووە بەڵێ وتم کەواتە فشارەکان سیاسیە نەک گۆڕانێکی ڕێژەیی و کاتیان دروستە کرد بەڵام ئەم جارە لەبەرەوەی هۆکارەکە حەقیقیە فشارەکان لەلایەنی ئەمریکیەوە وایان کردووە کە بانکی ناوەندی نەتوانێت بە بڕی پێویست دۆلار بخاتە بازاڕەوە ئێمە ژەزانین کە عەرزی دۆلار خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە تاکە فاکتەری هەرە گرنگ و تاتوانم بڵێم فاکتەری سەرەکی و یەکلاکەرەوەی نرخی دۆلارە لە بازاڕەکانی عێراق ئێستا حکوومەتی ئەمریکا خەزانەی ئەمریکا بانکی فیدراڵی بانکی احتیاتی ئەمریکا کۆمەڵێک ئیجراعاتیان کردووە کۆمەڵێک مەطالبیان لەسەر بانکی ناوەندی عێراق و حکوومەتی عێراق دروست کردووە بۆ ئەوەی کە کۆتێک یان قەیدێک دروست بکەن لە خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە ئەمە بۆتە هۆی کورتهێنانی خستنە ڕووی دۆلار و بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بازاڕەکانی بەڕێز جیهانگیر عێراقدا بەڵام ئەگەر قەیرانەکە گشتگیرە یان تەنها پەیوەندی بە عێراقەوە هەیە ئەم قەیرانەی ئێستا ئێمە تێدان تەنها پەیوەندی بە عێراق ئەمەی باسیەکەین تەنها پەیوەندی بە عێراقەوەیە ڕاستە لە دنیاە لە زۆربەی وڵاتان ئەمساڵ تەزەخم هەیە گۆڕانی ئەسعاری سەرف هەیە وڵاتانی دەوروبەرمان کێشیان هەیە بەڵام ئەمەی ئێستای عێراق حاڵەتێکی تایبەتیە هۆکارێکی تایبەتی هەیە ئەو هۆکارەش پەیوەندی بەوە هەیە کە هۆکارەکە وەکو بڵێ پێشینەیەکی مێژووی هەیە بەڵام ئێستا حکوومەتی ئەمریکا گەشتووەتە ئاستێک کە بە فعلی ئیجراعات دەکا لەگەڵ حکوومەتی عێراق ئیتر ئەو ئیجراعاتانە هەندێک بە سزای تێئەگەن هەندێک بە ئیسلاحی تێئەگەن ئێمە ئەزانین کە نزیکەی 10 ساڵ زیاترە هەموو حکوومەتی عێراق خۆی بانکی ناوەندی خۆی هەموو هاوڵاتێکی عێراق حکوومەتی ئەمریکا زۆربەی لایەنەکان ئەزانن کە ئەو دۆلارەی بانکی ناوەندی عێراق پێشتر بە ناوی مەزادی عوملەوە ئێستاش بە ناوی پەنجەرەی فرۆشتنی دراوی بیانیەوە ئەی خاتە بازاڕەوە ئەیدا بە بانکەکان بە ناوی تەمویلی ئیسترادات و بە ناوی حواڵەی خارجی و لە ڕێگەی ئیعتیماداتی مستەنەدیەوە بەشێکی زۆری ناڵێم زۆرینەی بەڵام بەشێکی گەورەی لە ڕێگەی سپیکردنەوەی دراوەوە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە بە ڕێگەی فاتورەی مزەور و کۆمەڵێک شتی ترەوە ئەچێت بۆ وڵاتانی دەوروبەر ئەچێت بۆ ئێران ئەچێت بۆ تا ڕادەیەک سووریا تا ڕادەیەک لوبنان لە قوانینی دەولیا لە نەزەری ئەمریکا لە نەزەری زۆر وڵاتی دنیاشا و تەنانەت لە
بەپێی یاساکانی بانکی ناوەندی عێراقیش هەر پارەیەک بچێتە دەرەوە بەپێی یاساکانی خۆی نەبێ بۆ هەمان هاوجود نەبێ لەگەڵ ئەو یاسانەی کە پێی دراوە شوبهەی سپیکردنەوەی دراوی پێ سپیکردنەوەی دراویش هەمیشە هاوکاتە یان موازیە لەگەڵ دەمی تەمویلی ئیرهاب و تجارەتی مخدرات کە لە ڕووی یاسای نێودەوڵەتی و یاساکانی ناوخۆیەوە قەدەغەن. بۆیە ئێستا حکوومەتی ئەمریکا هەرچەندە خۆی داهێنەری ئەم پرۆسەیە داهێنەری یاساکەی بانکی ناوەندی عێراقە دەیان ساڵە ئاگای لەم پرۆسەیە هەیە پێشتر چەندان تەحزیری داوە بە حکوومەتی عێراق بەڵام ئێستا هەنگاوی هەنگاوی ناوە کۆمەڵێک بانکی گەورەی لە پرۆسەکە کردوونەت. بەڵێ پەیامەکەت گەیشت زۆر سوپاس دەکەین بۆ بەشداریت بەڕێز جیهانگیر گوڵپی شارەزای ئابووری و دارایی کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوویت.